بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشحاڵم لە بەرنمەیەکی تایبەت لە دیدارێکی تایبەت بە جەژنی پیرۆزی قوربان لەگەڵتانم. جەژنی پیرۆزی قوربان لە هەموو مسلمانانی جیهان بەگشتی و مسلمانانی کوردستان بە تایبەت پیرۆز بێ. خوای گەورە بیکاتەمای خێر و خۆشی و ئاسوودەی و یەکڕیزی و تەبایی ئومەتی مسلمان و کۆمەڵگەی کوردستان بە تایبەت. لەم ئەڵقەیەدا باز لە کاریگەری ئاینی پیرۆزی ئیسلامەکەین لەسەر عورف و دابوونەریتی کورد و لەوێشەوە زیاتر فۆکسەخەینە سەر جەژن کە کورد زۆر جوان توانیوێتی ئەم شعائیر و دروشمە ئیسلامی کە پێی دەگوترێ جەژن لە نێو عورف و عادەت و بیرکردنەوە هەڵسوکەوتی خۆیدا جێی بکاتەوە و بە جۆرێ لە جۆرەکان بەرگێکی کوردەواریانە و بۆن و بەرامەیەکی کوردەواریانەی پێ ببەخشێ. ئێمە لەم ئەڵقەیەدا باز لە دابوونەری دەکەین، لەم بەرنمەیەدا باز لە دابوونەریتە جوانەکانەکەین. ئیسلامی پیرۆز چه هەڵوێست و مووقیفێکیە بۆ لەبارەی دابوونەریتی کۆمەڵگەکانەوە و کامەی پەسەند کردووە، کامەی بەلاوە ناپەسەند بووە بۆ قسەی زیاتریش لەسەر جەژن و کاریگەری جەژن لە نێو کۆمەڵگەی کوردیاکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا تۆفیق کەریم نووسەر تاوتوێم پرسە دەکەین. مامۆستایان زۆر سپاس دەکەم. سەرچەوەی قوربانتان لێ پیرۆز بێ و خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکیشمان قبوڵ بکات. جەژن لە بەڕێست و لەسەر جەم بینەران لەسەر جەم بیسەران لەسەر جەم ئەو مسلمانان پیرۆز بێت. خوای گەورە ئینشاڵڵا بیکا بە جەژنێکی پڕخێر و بەرەکەت بۆ هەموو لایەک. اللهم ئامین. مامۆستا با لەوە بپرسم، باسم لە دابوونەریت و عورف کرد. هەمیشە کۆمەڵی شتمان هەن زۆر جوان و مەردانە و پاک و خاوێن هەن دەگوترێ ئەمە عورفی کووردە، ئەمە دابوونەریتە لە کاتێکە لە دەقە ئیسلامیەکانی شاچەی نەکراتەوە. با بزانین دابوونەری چییە و دوایی باز لە مووقی فۆڵوێستی ئیسلامی ژەکەین لەبارەی دابوونەریتەوە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان. کاک ڕیاز، ئینسان کە لە دایکە بێت کائینێکی زیندووە بەڵام هیچ نازانێت، تەنها خوای گەورە هۆش و بیری داوە پێی بە چاو ئەبینێت بە گوێ ئەبیسێت، ینی وردە وردە زمانی ئەپشکوێ دەوروبەر کاریگەری هەیە بەسەریوە سەیری گەورەکانەکات، یانی ئەو مناڵە کە لە دایکە بێت سەیری گەورەکانەکات و لاسایی ئەوانەکاتەوە ئەوان چیەکەن، چیان پێخۆشە، چیان پێ جوانە، ئاکاریان ئەخلاقیان هەڵسوکەوتیان حتا هەندێ بیرکردنەوە و ئەوانە هەموو ئەمانە وردە وردە لیانەوە فێرە بێت. ئەمانە کە بەتەواوی لەگەڵ یاکۆوە بێتەوە ئەوە چییە؟ دابوونەریتی جیلی پێشوو هاتووە بۆ ئەمانی کرد. ئەمانیش کە گەورە بن ئەیدەن بە دوای خۆیان، ئەوانش بە دوای خۆیان بەمە ئەوترە دابوونەریت. واتە دابوونەریت بریتە لە کۆی ئەو ئاکار و ڕەوشت و بیر و ڕا بیر و باوەڕ و بۆ چوون و فێربوونە کرداریانەی کەواوەکو ئینسان لە دەوروبەرەکەی فێرە بێت. ئەمە ئەگەر بە کورتی بڵین و ئەم جیلە ئەیدا بە جیلی پێشی دوای خۆی، ئەوان جێدەن بە دوای خۆی و بەم شێوەیە جیل لە دوای جیل بێگومان ئەیگوازنەوە بۆ یەکتر. ئەسبابی دروستبوونی چییە؟ ئەسباب زۆرە، دەوروبەر زۆر تەسیری هەیە. یەک دووهەم مەسەلەی بیر و باوەڕ زۆر تەسیری هەیە لەسەری. اینجا سروشت خۆی بۆ خۆی سروشت کاریگەریەکی زۆر زۆری هەیە لەسەر پەیابوونی دابوونەریت. واتە دابوونەریت ئەو کەسە لە دەوروبەری فێرەبێ ئەو چۆن فێر بووە ڕاستە ئەویش لە پێشی خۆی فێر بووە، بەڵام بە ئەسڵ بۆ دروستە بێت، چونکو جەناب ئاگاداری قۆناغ لە دوای قۆناغ دابوونەریتی تازەیەتە پێشەوە. دابوونەریت هەر ئەوە نییە مەسەلە بۆ نمونە 2000 ساڵ لەمەوە پێش کۆمەڵە دابوونەریت بووە، ئێستش هەر ئەوانە هەیە. نەخێر، ڕەنگ بێ 20 ساڵ لەمەوە پێش هەندێک دابوونەریت بۆ ئێستا نەماوە، ئێستا هەندێک هەیە ڕەنگ بێ 50 ساڵی کە نامێنێ. ئەم دابوونەریتانە کە تازە ئەبنەوە و شتی تازەیەتە پێش، ئەو سێ ڕێگە هەیە بۆ پەیدابوونی کە عەرزم کردی: دەوروبەر، سروشت، بیر و باوەڕ. ئەمانە بە هەمووی و دابوونەریتێکیان بۆ ئینسان دروست کردووە. ئەمە بە کورتی ئەگەر بڵین پێناسی دابوونەریت. باست لە بیر و باوەڕ کرد، با لە بیر و باوەڕەوە بچین بۆ نێو ئاینی پیرۆزی ئیسلام. ئیسلام هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ من هاتووم بۆ تەواوکردنی ئەخلاقە باڵاکان، واتە ئەو ئەخلاقانی لە کۆمەڵگەیە هەن ئەگەر جوان و پەسەند بێتن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەواویانەکە. عورف و عادەتیش هەندێک شتمانەیە زۆر زۆر جوانن لەگەڵ ڕوحی شەریعەت و ئاین و پەیامی خوایە یەکەگرێتەوە. مووقیفی ئیسلام یا مامەڵە و هەڵوێستی ئیسلام لەبارەی دابوونەریت و عورفەکانی کۆمەلگەوە چۆن چۆنی بووە؟ دەست خۆش بێ. ئێمە کاک ڕیاز کەواتە مادەم باسی ئەو دابوونەریتمان کرد، کەواتە دابوونەریت زۆر کۆنترە لە ئاینی ئیسلام.
ئەو حاڵەتێکی ئاسایی هەر بەپی فەرمودەکەش ئەگونجێ پێشە و بەها و ڕەوشی جوانتر هەبوو بێ ینی ئیسلام 1400 ساڵە هاتووە بۆ ئێمە بەڵام دابوونەریت هەزاران ساڵە هەیە کەواتە یانیەوە کەواتە ڕیشەی دابوونەریت ینی کە ئیسلاماتۆ ڕیشەدار بووە لە وڵاتی لە هەموو وڵاتێکە لە هەموو کۆمەلگەیەکە لە ناو ئەوانشە کۆمەلگەی کوردەواری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە هات چی کرد لەگەڵ دابوونەریتە ئەبوو مامەڵەیەکی لەگەڵا بکە ئەگەر دروست بی ئەڵێم 3 جۆر مامەڵەی لەگەڵا کردن ئەو دابوونەریتانەی کە پەسەندن واتە کۆمەڵە دابوونەریت هەیە لە ناو کۆمەلگەکانە دروست بووە ئەوانە بە سروشتی ئینسان خۆی یا بە ئاساری بیر و باوەڕێکە لە سەرەتی چونکە ئەو خاڵە زۆر بۆ یاڵم بە سروشتی ئینسان خۆی ئیسلام ئاینێکی سروشتیە واتە لەگەڵ فیترەتی ئینسانە گونجاوە ئینسانیش کەواتە مادەم ئەو سروشتی هەیە کۆمەڵشتی باش فێر بووە کە یەکسەر لەگەڵ دینەکە یەکاتەوە بە کورتی با بڵێم خاڵی یەکەم ئەو دابوونەریتانی کە پەسەندن ئیسلام هات پەسەندی کرد و جەختی لێکردەوە ئەو فەرمودەی کە پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی من بۆوە هاتووم دابوونەریتە جوانەکان یاخود ئەخلاقە جوانەکان تاوکەم ئاکارە جوانەکان تاوکەم واتە کۆمەڵی ئەخلاقی جوان هەبوو کۆمەڵە ڕەوشتی جوان هەبووە حەدیثێکی تری هەیە پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەربارەی حلف الفضول ئەفەرمیە یعنی باسی گەنجەتی خۆیەکە وەختێ لە مەکە بووە ئەو وەختە وسوڵ ئەنیانی خەڵک زوڵمی کردووەوانە بەڵام هەندێک دابوونەریت هەبوو یەکێک لەوانە پەیمان بەستن ینی کۆمەڵی خەڵک بەیەکەوە پەیمانی شتێکیان بەستووە و لەسەری سوور بوون حتا شەڕ و شۆڕیان لەسەر کردووە ینی تا ئاخر کەسیان ئەو پەیمانیان نەشکاندووە یەکێک لەوانە ئەگەر زۆر کورتیکەین دەوڵەتێکی لە دەوڵەمەنەکانی مەکە زوڵمی کردبوو لە کابرای قەرزی کابرایەکی لابوو هەرچێکرد نێدایەوە کابرا هاواری کرد وتی خەڵکینە ئێوە ئەهلی غیرەتن ئەهلی چین قوڕیشی یعنی تاکەی ئەم زوڵمە قبوڵەکەنەوەوانە بۆیە کۆمەڵێ مسلمان کۆمەڵێ خەڵکی پێشی ئیسلام کۆمەڵی خەڵک کۆبوونەوە لە قوڕیشی کۆمەڵی خەڵکی قوڕیشی کۆبوونەوە لە ماڵێک عەبدوڵڵای کوڕی دعانە کێیە لەویا کۆبوونەوە بە یەکەوە پەیمانیان بەست کەواوەکو پشتی هەموو ستەم لێکراوێ بگرن ستەم دیدەکان پشت بگرن و بەرامبەر ستەمکارن پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوایی لە مەدینە فەرمیێ شانازی بۆ پەیمان بەستنەوە ئەکات کە عورفێک بووە ئەفەرمی ئەگەر ئێسەیش ئەڵە فەرمی پەیمانێکم بەس لەوێ لەوەی حلف الفضولا پێم خۆشترە لەوەی چەندین حوشترم کردایە بەخێر و ئەگەر ئێسەیش بانگم کەنەوە بۆی دووبارە ڕۆمە بۆی ئەمە بەشی یەکەمی دابوونەریت بەشی دووهەم هەندێکی هەیە ناپەسەند بووە ئەم ناپەسەندانیشە بەهۆی ینی بە تێپەڕبوونی ڕۆژگار وردە وردە دروست بووە ڕەنگ بێ لە ئەسڵا بنەمایەکی پەسەندی بوو بێت بەڵام مهم وەیە وردە وردە ئینسان پێویستی بە بیرخستنەوە هەیە کاتێک کە بیر ناخرێتەوە وردە وردە لارە بێت دیوارێکە لە خواری خوارەوە نیو سامتینی لارە یا ملیمێکی لارە کە گەیشتە قاتی مەسەلەتدا ئەبینی ئەڕوخێ ینی ئەوە خوارە بێتوانە کۆمەڵە دابوونەریت بەهۆی ئەو لادانی ئینسانەوە لە ڕێی نەفسەوە بێ لە ڕێشێتە بە هەموو ڕێگاکانە لای داوە لە فیترەتی ئینسان ئیسلام هات ڕێک ئەمەی لە بنا بڕی بۆ نمونە مۆزوعی بتپەرستی عرفێک بوو هەموو ماڵێ بتێکی تیا بوو ولا هەموو قەبیلەیە بتێکی گەوریان هەبوو شاری بتێکی گەورەتری هەبوو يعني خواهي گەورە زۆر بە توندی هەڕەشا کاتە سەرەوانەی کەڵێن وەجەدنا عەلەیهی ئاباءەنا يعني مە هەر باو باپیری ئێمە لەسەرەوە ڕاتون واتە دا ئەگەر بڵێ ئەمانە بۆچی ئەپرسن ئەڵێن باو باپیرمان وا بووە عرفی باو باپیرمان وا بووە بە تایبەتی لەم مەسەلە عەقیدا ئیسلام هات بنەبڕی کرد بە حیش شێوەیە نەیکرد ئەگەر نمونەی تۆزی ڕوونتریش بڵێن لەما لە یەکێک لە جەنگەکانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ هاوڵانیە لە بێخی وەکو ئێستا خۆمان لە بنی درەختێکە دانیشتن ئەو وەختە مشریکەکان درەختێکیان هەبوو پیانەوە ذات الأنواط درەختێک بوو یعنی ئەو درەختە هینیان پێ هەڵەواسی وەکو تەبەڕک و مبارەکبایی شمشێر و سیلاحەکانیان کە هەبوو پیانە هەڵەواسی وتیانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ها مشریکەکان ئەمیان هەبووە کاتی خۆی وەڵای مش حەزەکەین درەختێکمان بۆ دابنی وەکو ئەوان بکەین واتە عرفی ئەوان وا بووە دابوونەریتیان وا بووە بەم شێوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر تووڕە بوو هەڵچوو فەرمووی سبحان الله ڕێک ئەم قسەی ئێوە لە قسەی بەنی ئیسرائیلەکە کە وتیان بە موسى عليه السلام اجعل لنا إلها كما لهم آلهة ئەوە نییە کاتێک کە موسى هاتەوە لای خوای گەورە و شریعەتی تازەی هێناوانە و قەومەکە چوونە لای کۆمەڵە خەڵکی بتپەرست سێرەکەن ئەوان بتەپەرستن موسى دوای ئەو هەموو نەسیحەت و ئامۆژگاری و پەروەردەکردنە کەچی خەڵکەوتیان قوربان وڵای توێش هینێکانی ڕەمزێکی خوامان بۆ دروستکە بتێکمان بۆ دروستکە لە جیاتی خوای گەورە
ئەگینا خۆ بت بە معنای ئەو خوان نییە کە دروستی کردوون وإلا ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى وانە وتیان ئێوە توێش خوایەکمان بۆ دروستکە وکو چۆن ئەمانە کۆمەڵی خۆیان هەیە پێغەمبەر صلی الله علیه و فەرمووی سبحان الله ئەم قسەی ئێوە ڕێک لە قسەی بەنی ئیسرائیلە چێت زۆر تووڕە بوو لێیە ئەمە چییە ئەمە عورفیەکە کە پەسەند نییە بەتایبەتی لە مەجالی عەقیدە ئەوە دوو موقفی سێهەم کۆمەڵی دابوونەریت هەبوون کۆمەڵی عورف هەبوون ئەم عورفانە شتی باشیان تیا بوو بەڵام شتیشیان تیا بوو زیادە ڕەوی تیاکرا بوو شتیشیان تیا بوو کەم و کورتی تیا بوو شتیان تیا بوو یعنی چۆنەڵێ لە بینی پەسەند و ناپەسەندە ئیسلام هات واتە خەڵتە و تەپوتۆزێکی لێ نیشت بوو ئیسلام هات ئەم جۆرە دابوونەریتانەی لە خەڵتە شتەکە لێ کردەوە تەپوتۆزەکەی لێ کردەوە بە دیلی بۆدانە واتە لای نەبرد بە معناوی بیسڕێتەوە بەرگێکی جوانی بەسەرا کرد وەکەوەی کە فەرمێ دەستی زاڵم و مەزلوم یا ستەمکار و ستەم لێکرا بگرن ئەمە پندێکی جاهلی بووە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ دەستی زاڵم بەوەی کە نەیەڵن زوڵمی زیاتر بکە دەستی ستەم لێکراش بەوەی کە بەرزی کەنەوە لە ژێر دەستەیی و ژێر نیری تاغوتانە بەرزی کەنەوە انصر أخاك ظالما أو مظلوما جاء لي روا موضوعی جژنەکەی خۆمانێتە پێشەوە پێم خۆش بوو ئێمە کە لەبەرەوەی کە لەناو جژنی پیرۆزی قوربانە زانم پەیوەندی جەژن وەکەوەی کە خوا فەرمێ ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب جەژن یەکێکە لە شعائر و دروشمەکانی خوا و ئێمە هەمیشە دەڵێن ئیسلام دوو جەژنی بۆ ئێمە دانا و قوربان و ڕەمەزان جەژن و عرف و عادەت لەکوێیە یەکەگرنەوە پەیوەندی نێوان جەژن و دابوونەریت لە چیایە و چۆن دەست لە ملانی یەک بوون ئەوەی کە گومانی تیانە جەژن پێش ئیسلام هەبوو جەژن هەموو کۆمەڵگەیەک هەموو کۆمەڵگەیەک ڕۆژان جەژن چییە کاک ڕاز ئەگەر ئێمە بۆ معنا هینەکەی نەگەڕێنەوە عید لە عادەوە و ینی هەموو ساڵێ بگەڕێتەوە بە خێرەوەوانە ئەگەر بۆ مانە زاراوەیەکەی بگەڕێنەوە ئەوەیە خەڵک لە دوای هەموو مانوبوونیە یان لە دوای هەموو زەحمەتێ هەناسەیەکیان داوە ئێستا من و تۆ دوای ئەم بەرنامە هەموو شتێکێن ڕەنگ کاگە با ئیسراحەتێ بکەین ئەنی بەرنامەیەکە ڕەنگی بێمانوویش نەبین خەڵکیش کاتێکە بۆ نمونە کە سەرمای زستان کاتی خۆی سەرما زۆر ناڕەحەت بووە خەڵکی زۆر بێتاقەت کردووە و اینجا هەر سەرما و ناڕەحەتەکە نەبووە وردە خۆراک نەماوە ڕزق نەماوە خۆ ئێستا نەبوو بڕێ لە بازاڕە فەردێ برنج و نازان تەنەکەی چیوانە بکڕی خەڵک هاتووە بە پاییزا بەشی زستانی کۆ کردوێتەوە بە هاوین و پاییزەکە ئیتر ئەگەر زستانەکە زۆر درێژەی بخاندایە وەزعەکە زۆر خەتەر بووە جاری وا هەیە ینی قات و قڕی دروسە بوو جاری وا هەیە ینی خەڵک ئەمر لە برسانە ئەوانە کاتێکە خەڵک لەو سەرما و سۆڵە نەجاتیە بوو کاتێکە خەڵک هەستێک کرد ئەرەوەڵا دنیا بەرەو خۆشیە ڕوا ئەو ڕۆژیانە کرد بە جەژ ینی ئیسراحەتکردنیەک و هەناسەدانێ جاری وا بوو لە خەلەو خەرمان لە دوای خەلەو خەرمانکردن کە زەحمەتێکی زۆر ینی 4-5 مانگی بەهار و هاوین هەمووی بەشێکی پایزیش خەڵک خەریک بووە زەحمەتی کێشاوە وەختێک لێ بوو تۆ ڕۆژی کردو بە جەژن بەو معنا عرفیە کە باسەکەین دوای باسی لایەنە دینیەکەیەکەین بۆیە گومانی تیادا نییە کورد عەرەب فارس سەرجەم قەومەکانی تر لە یەکێک لەبەر سەرما یەکێک لەبەر بەرووبووم یەکێک لەبەر هەندی عادەت و تەقالیدی تر یەکێک لەبەر ڕزگاربوونیان لە کارەساتێکی گەورە ئەو خەتە جەناب تەزانی ئەها کارەسات هەبووە قەومەکەی حەزرەتی ئیبراهیم قەومەکەی موسا کاتێکە موسا نەجاتی بوو لە دەستی فیرعەون ئەو ڕزگاربوون لەو کارەساتە گەورانە چون بەناو خۆشیێکی ترا یاخودکردنەوەی دەرویە خەڵکەکە وردە دڵخۆشی خۆیان دەربڕیوە وردە دڵخۆشیەکە گەورە بووە کردیان بە شتێکی هین وردە وای هاتووە کردیانە بەجەژن ئەو دوو ڕۆژەی 9 دەی مانگی شەوال کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەمە جوولەکەکانی مەدینە بۆچی بە ڕۆژووە بن فەرموون لەبەرەوەی ئەوان ڕۆژێ بە ڕۆژووە بن لەبەرەوەی کە خوای گەورە لەو ڕۆژە موسا لە دەستی فیرعەون ڕزگارەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرگێکی ئاینی گابەریاوە بۆی مخالیفی ئەوانیش بێ ئەفەرمێ گە ساڵێکی تر من مام ئەوە نۆکەشی بە ڕۆژووە بم جا کەواتە ببینە سەر جەژنەکانی خۆمان ئەسڵی جەژنی ئێمەش هەردوو جەژنەکەمان هەر بە دوو مناسەبەت پیا بووە ینی تۆ وردە ناو مۆزوعەکە جەژن عەرزم کردی لەو بۆ هۆیانەوە دروست بووە هەر ئەمەژیانی لە ئیسلامەکەش دوو ناڕەحەتی دوو ینی تۆ هاتووی مانگێک لەسەر یەک بە ڕۆژوو بووی
ئەگوی بڵێ ناڕەحەتنیە ڕۆژوو ینی ڕەنگ هینەکە ئەگینا ڕۆژوو بەشی خۆی ناڕەحەتی و زەحمەت و مانگێک لە عیبادەتا بووە زەحمەتی بووە هیلاک بووە کە خی گەورە هیدایەتی دا و یارمەتی دا و توانێتی ئەو مانگە بەڕێکوپێکی بە ڕۆژوو بگرێ دوای مانگەکە چیەکە ئەبێ ڕۆژی ئیسراحەتکە ئەو ڕۆژەکە بەجەژن ها شتەکە بە فیتری هاتووە کاکە ڕاز یعنی ئەوە ناتوە ئیسلام شتێکی تایبەتی کرد بێ و بڵێ هەر جەژنەوتەوە دووهەم مۆزوعی جەژنی قوربان جژنی قوربان شتەکە زۆر ینی ڕوونە و هینیتیانە کاتێکە خی گەورە ئیبراهیم تاقیە کاتەوە بە ئیسماعیل و سەری ببڕێت و ئەم کوڕزارەی کە ینیڵێن مەسەری هشتا ساڵ تەمەنی بوو ئینجاوەکو ئیسماعیلی بوو ئیسماعیلی زۆر خۆشەویست بوو لە تەنیایی و شۆڵی ئەوانە و وەختی تەمەنی ئەگاتە فەلەما بەلەغە معه السعیە وانە هاچەند خۆشە مناڵی لەگەڵا بێ وەرە خی گەورە هەموو شوێ بێنێتە خەوت کە ئەبێ ئەو کڕۆ سەر ببڕی و ئەزانێ خەوی ئەمیش بریتێ لە وەحی و ئایا ئیسماعیل ئەمەی پێ قبوڵە پێ قبول نییە و کاتێک کە پێ قبوڵە بێ سەد ئەوە نەیتر خۆشی بوێ ئەزانی تۆ مناڵەکەی خۆت خۆشەوێ بەس کاتێ لە شتێکی ناڕەحەتە بە گوێتەکە لە شتێک ئەوە خۆشەویستەکەی چەند بارە ئەبێتەوە چەند قاتە بێتەوە ئێدی باشە بەم هەموو ناڕەحەتی و ئەوانە و ئەیبات و لە وەختی هینا و حکایەتی زۆر هەیە لەسەر وانە ینی حکایەتی زۆر هەیە لەسەر ئەو مەوزوعات چۆن بووە و چۆن شەیتان کەوتوتە دوای هەندێک لە حکایەتەکانی حدیث پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ینی حکایەت نییە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ینی فشارێکی زۆری دەرونی شەیتان کورە زەختی حتمما خێزانی دایک ینی بەشی خۆی ئەم شتەی بەلاوە قورسە بەم هەموو فشار و ناڕەحەتی و مناڵ سەربڕین زۆر قورسە کاتێک کە خی گەورە وەختێکە ئەوێت سەری ببڕێت ها چخوا خاتە سەرمیلی و سەری ببڕێت خی گەورە ئەو بەرانەی بۆ ئەنێرتوانە وانە لێرەدا ئەمە یەک دووهەم لەوەیشە هینتر خاڵێکی گەورەتریش هەیە ئەویش ئەوەیە مسلمانان واجبێکیان لەسەرشانە کە واجبی حەجە وانە واجبی حەجیش هەر لە قەدیم و هاتووە حەج ئەلبەتە ئیسلام داینە ناوە پێشی ئیسلام حەج هەرە بووە لە وەختی ئیبراهیم و عەلەیهی سەلام و هەندێک کەسی شەڵێن ئادەم ئەو پینەی داناوە ئەو بناوە ئەوانە لە کاتێک کە تۆ حەج ئەەکەیت و هەموو هینەکان بەکارهێنیت و ئەبێتە عارەفە و وانە زەحمەت و مانوبوونێکی زۆر مەناسیکی حەج بەجێهێنی ئەو ئەخیر ڕۆژی چییە واتە ڕەمەزان بریتی و لە خۆ برسیکردن و خۆ تینوکردن ئەمیان بریتە لە خۆ هیلاکردن و خۆشەکەتکردن بیرمان نەچێ کە ئەڵێن حەجکردن بەڵێ ڕەنبی هەمووی بە چەند ڕۆژە تەواو بێ بەڵام جاران وانە بووە هەر مانگێ بەڕێوە بووە بە مانگ ئەلادین سەجادی باسی هینی خۆیەکە ئەڵێ هەشت مانگی پێچووە لە کوردەواری خۆمانە کە ڕۆیشتووە بۆ حەج هەشت مانگی بۆ پێچووە بۆیە ڕۆیشتووە دەر و دراوسیەوە هایسیش هەندی عورفەیە ڕۆیشتووە ئەگەر خەڵکی لادێ بوو بێ ماڵ بە ماڵ گەڕاوە گردنی خەڵکی ئازاد کردووە قەرزی لای کێیە قەرزی کێلایەتی دڵی کێ یەشاندووە کێ دڵی یەشاندووە یان ئەگەر لە شارە بوو بێت ئەو گەڕک و منتیقە و یان جاریوا بووە دووسێ لادێ گەڕاوە کە دۆس و ناسرایی بووە یعنی ساڵە لەوە پێش هەر تەکبیری کردووە بۆ چمو سەفەری حەوەژمانی زۆرە ئەلادین سەجادی لە کتێبی کوردەواریە ئەڵێ سەفەری وا بووە هەشت مانگی پێچووە بۆیە کاتێکە ڕۆیشتووە جا هەشت مانگ ئەوە چەندێکی لە مەکە بوو مەکە و مەدینە بووانە حتمما زیاتر لە ئێمە ماوەتەوە کاتێک کە ئەمینە تاواکە بە قوربان کاتێ ئەمە تاواکات هاتووە چی دروست بووە هەموو شکری خی گەورە ئەکا لەسەر ئەوە یارمەتی داوە ئەم حەجەی کردو کەواتە بۆ حەج بۆ قوربان ئێمە دوو شتی دوو مناسبەی زۆر گەورەمان هەیە لەوانە مناسبەیەکی گەورەمان هەبوو ئەمان دوو مناسبەی گەورە یەکێکیان بەجێهێنانی حەجە دووهەم قوربانی ئەەکەین لەگەڵیا بۆ ئەوەی کەواوەکو چاوکەین لە ئیبراهیم عەلەیهی سەلات وەسەلام کە لەو ناڕەحەتیە نەجاتی بوو ئەها ئەگەر دیقەت بین ئەم جەژنانەی لای ئێمەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ینی پێشتر کەواتە جەژن هەبووە بە پێی ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە صەحیحە وەختی هاتوۆتە مەدینە طبعا جەژن لە پێشی مەدینە نەبووە واتە لە مەکە جەژن نەبووە مسلمانان وەزعیانەوە نەبوو جەژن بکەن کە هاتە مەدینە ئەبینێ دوو ڕۆژیان داناوە لە دوو ڕۆژە چیەکەن ئەڵێ یاریان نەکرد و خۆشیان دەرەبڕی تیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەوە چییە وەڵاوە دوو ڕۆژە دامان ناوەها مانوێتیمان دەرەچێ و ئیسراحەت و هەر ئەو عورفەی کە هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوو ڕۆژەکە کاڵایەکی ئاینی بەسەرا کرد و نەیفەرموو ئەوە
جەژن نابێ هەر بکەن فەرمووی دوشتی باشترتان بۆ خی گەورە دوشتی باشتری بۆ ڕەخساندون بۆچی کاگ ڕاست بە پێی ڕووداوە تاریخیەکان بە پێی ئەو هینانە بۆ ئێمە ماوەتەوە ئەو هەموو ئەحداسە بۆ ئێمە ماوەتەوە هەر دابوونەریتێک کاڵای دینی بکرێ بەبەرا تەمەندرێژترین دابوونەری دەرەچێ ئەوەی کە عرضم کردی دووسێ سەبەب بووە بەهۆی دروستبوونی دابوونەریت کامیان بە تەمەنە ئەویان کە بیرروباوەڕ ئەوەی بە تایبەتی کاڵێن بیرروباوەڕ ئەگەر ئاینی بوو ئیتر هەرە مێنێتەوە نەوە لە دوایەوە چونکو وەکو دین سەیرەکە مۆزوعەکە بەهشتە جەهەنەمە قیامەتە وانە بەڵام ئەوی کە ڕەن بێ تۆ هەندێشت لە باباپێت و فێر بووی وڵی ئێمە عادەتمان هەروە بوو بۆ نمونە لە ماڵە جێگەی میوان ئالیۆ بووە هەندێ ماڵ هەیە مەسەلعاتیەوە بوو یان لە فلان قاپ و قاچاخە خواردنمان بۆ میوان بردووە ڕەنگ بێ ئەمێ جی لە دوو جیل درێژە بخایە ئەی دوای چێکە ئەوە یەک دووەم هەر لەو عایلە ئێوە هەر لەو عایلە ئێوە هەیە کێکی عایلەکەی من گشتگیر نبوو ئیسلام هات بۆ ئەم دوو جەژنە دوو مناسبەی گەورەی باس کرد هەمان عرف هەمان ینی ڕۆژی جەژن ڕۆژی جەژنی دەربڕی کەواتە ڕۆژی جەژنی دروست کرد واتە دەستکاری جەژنی سابت کرد ئەسڵی جەژنی سابت کرد بەڵام ڕۆژەکانی گۆڕی مناسبەکەی ئێمە ئەکەویە نێو جەژنەوە کۆمەڵێ شتی زۆر جوانە بینین وەکو بوونەتە ڕەونەق و سیمای جەژن ئەگونجێ ئیسلام یان بۆنە چرخی زێڕینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و خولەفای ڕاشیدین ئەسڵەن ئەم شتانەیان لە ژیانی خۆیانە بەرخورد و نەکردبێ یان ڕەنگیان پێ نەدابێتەوە بۆ نمونە لە بەیانیەوە کە دەست پێکرێت چکلێت حازرەکرێ میوە حازرەکرێت دوو چێشتەی حازرەکرێت جل و بەرگ و سەردانی و گەردنازایی و زۆر شتی دیکە ئەمە کورد چۆن توانیوێتی ئەم شیعار و دروشمە ئیسلامی بەم جۆرە لە ژیانی خۆیان لە کۆمەڵگەی خۆیان ڕنگ پێ بداتەوە ئیسلام کاریگەریەکی جوانیشیە بۆ لەسەر ئەم عورفەی کە پێی دەگوترێت جەژن کاکە ڕاست مۆزوعی جەژن وتمان خۆشی دەربڕینە عەرزیشم کردی پێشتریش هەبووە پێشی ئیسلام هات جەژنەکەی سابت کرد و کاتەکەی هینەکانی گۆڕی یەکێکیان بەهۆی تاوابوونی مانگی ڕەمەزانەوە کردی بە جەژن یەکێکیشان بەهۆی حەجەوە کردی بە جەژن و کە لە دوای ئەویش هینەکەی تێەکەوێت سەربڕینی ئیسماعیل و ئیسماعیلی تێەکەوێت لەلایەن ئیبراهیمەوە کاتە دوو خۆشیە گەیشتووە بە ئەوان و ئێمەش یادی ئەو دوو خۆشیەکەینەوە خۆشی دەربڕین لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر جیاوازە خۆشی دەربڕین لە سەردەمێکەوە بۆ سەردەمێکی تر جیاوازە ئەوەی کە سابتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم ڕۆژە خۆشی دەربڕیوە ئەوەی کە سابتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم وەختا گوێی گرتووە کەواوەکو کۆمەڵێک کچۆڵە هاتوون لە ماڵەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گۆرانیان وتووە بە دەفەوە عایشە گوێی لێ گرتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لە ژوورەکە بۆ ڕووی کردوتە دیوارەکە و گوێی لێ گرتووە یعنی بە معنای ئەوەی نە پێی خۆش وا پێێنە ئەڵێ ڕووی کردووە دیوارەکە و بەڵام گوێی لەو هی نەبووە ئەوە بەکر یەتە ژوورەوە تووڕە ئەبێ ئەڵێ چۆن مەزامیر لە ماڵی پێغەمبەری خوا لێدر پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوو ئەکاتەوە بەلای بەکر ئەڵێ وازیان لێ بێنێ جەژنی ئەنساریەکانە جەژنە ینی ئەنسارەکان بەم شێوە خۆشی دەرەبڕن ینی هەر لە بینی ئەنسار و مهاجرە شێوەی خۆشی دەربڕین جیاواز بووە هەردووکیان عەرەبن و هەردووکیان موسڵمان و هەردووکیان لە زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە ئەبێ ئینسان زۆر ود بێتەوە لێ لە بینی ئەوان و ئەوانە باشە بە قوربان حتا لە شایە جۆری شایی لە وەختی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ناو قورەیشە جۆرێک بووە دوایی کە هات سێرەکە ئەنسارەکان جۆرێکی ترن یان بەلای پێغەمبەری خوا ئەنسار ئاوا شاییەکەن ئەڵێ دێ باشە گۆرانی بڵێن ئەوە بکەن ئەوە بکەن ئەوە بکەن واتە عورفەکەیان تەسبیتەکە خۆشی دەربڕین هەبووە گوێگرتن لە شتی خۆش هەبووە جلگۆڕین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی کە سابتە دوو جۆر جلی هەبووە جلێک کە عادەتی کە لەبەری کردووە جلێکیش بۆ جومعە و بۆ جەژنەکان لەبەری کردووە لەو وەختا جلی جەژنی جیاواز بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم خۆشی دەربڕینە
ئێمە توێ چی بە یعنی ئەگەر ئێمە بمانەوێت پیاغەمەری خوا صلی الله علیه و سلم سەر اینجا وەکو دوعاکردن بۆ یەکتر ئەو توێتی خوای گەورە لە ئێمە قوڵکە خوای گەورە لە تقبل الله منا ومنكم ئەمانەی وتووە ئەو وەختە خۆشی دەربڕین بریتی بۆ لامە بە پێی بنەما شەرعیەکان عرف بریتە لە بنەمایەکی شەرعی جەناب ئاگاداری ئێمە قورئانمان هەیە سنەتی پیاغەمەری خوامان صلی الله علیه و سلم ئەگەر شتێک لە بدوانە نەبوو ئیجماعمان هەیە قیاسمان هەیە لە دوای قیاس چیمان هەیە عرفمان هەیە عرف چییە هەر دابوونەریتێک لە ناو هەر کۆمەڵگەیەکا بوو ئەگەر مخالفی بنەمایەکی شەرعی نەبوو بێتە شریعەت بۆ خەڵکە عادەتی لەسەری بڕۆت لە سەردەمی پیاغەمەری خوا صلی الله علیه و سلم بنەماکانی خۆشی دەربڕین جەژنکردنەوە هەبووە وردەکاریەکەی ئێمەی کورد هاتوین چیمان کردووە باو باپیری ئێمە هاتووس چی کردووە هاتووە ئەم جەژنە ئاینەی کورداندووە ئێمە زۆر جاڵێن کورداندن چییە کورداندن ئەمەیە خۆشی دەربڕین لە وڵاتی ئێمە بریتی بووە لەوەی کابرا لە ناو مزگەوتە هاوار بکات بە دەنگێکی بەرد اللهم صل على سيدنا محمد خەڵکە بەجاری ئەم سڵاواتە بدەنەوە ها خۆشی دەربڕین بریتی بوو لە باوەشکردن بە یەکە ئەم لەولا یەکتر ماچکردن خۆشی دەربڕین بریتە لە هەڵپەڕکێ و ڕمبازی و ئەوانە تۆ ئەزانی ینی لە زمانی باوباپیری ئێمە لە لادەکانە هاتوون شوێنێکە بوو هەر شوێنی هین بووە ئەسپ و ماین و ئەمانە بووە هینیان کردووە ینی پێشبڕکیان کردو لەگەڵ یەکترە لە شارەکانە مەسەلە ئەو یاریانە هەبوو ئەمانە بە کورتی هەموو سەردەمێک و هەموو شوێنێک جیاوازی خۆی هەبوو هیچ عالمێکیش نەهاتووە بڵێ ئەمانە نابێ بکرێت ئەسڵ ئەوەیە تۆ خۆشیەکە دەرببڕی ئەسڵ ئەوەیە تۆ خۆشیەکە دەرببڕی خۆشی دەربڕینەکە حدودی شەرعی نەبێت بۆ نمونە کە باسی هەڵپەڕکێمان کرد ئایا ڕەشبەڵەکی تیا دروستە یا دروست نییە خۆڕەن پێ ڕەشبەڵەک بووە ئێمە ناڵێن هەر نەبووە بەڵام ئایا لە ڕووی شەرعیەوە جێگەی بێت و یا جێگەی نابێتەوە بێگومان جێگەی نابێتەوە ڕەشبەڵەک بەمانای تێکەڵبوونی ژن و پیاو ئایا مەسەلە هەندی هاوار و ئەوانە کە لەگەڵ شەریعەتە جێ نابێتەوە ئەمە جێگەی نییە بەڵام ئەو عرفانەی هەر کۆمەڵگەیەک هەر دابوونەریتێکی بوو ئەم دابوونەریتانە ئەگەر مخالیفی بنەمایەکی شەرعی نەبوو بێت علەما سابتیان کردووە خۆشیەکان لە ناوە بۆ نمونە هەر لە ڕق و بغزەوە بیگرێتان نۆجەژنەوەی زیندووکردنەوەی پرسمەوە بڵم بۆچی تۆ بە شتێک دارسکم بۆچی گردن ئازایی دروستە بێ بۆچی خەڵک ئاش دەکرێتەوە لە جەژنا وانە بۆچی خەڵک مەسەلە تۆ دڵی من عاجز کردووە فرسەتێکە بینی بۆ سیلەی ڕەحم باشە یعنی ئەوەی ئێمە ئیکرد ئەسڵەن خۆی بۆ خۆی حدودە شەرعەکان یعنی ئێمە یین تەسبیتی بنەما شەرعەکانەکەین چۆن ئێستا لەم هینا لەم سەردەمی تەکنۆلۆژی و قەرەباڵخیا تۆ لەکوێ مەجالت هەیە ڕۆژانە بڕۆی بۆ لای پورێت و خاڵۆت و مامۆت و خاڵۆزات و پورزات و بەم قەرەباڵخی بۆ بهینە ئەی ئەگەر فرسەتی بدۆزی تۆ ڕۆژێک کابراایك ینی فرسەتی بدۆزی ڕۆژێک دیاری بکری ئەوە بکەی خراپە تۆ سیلەی ڕەحمە جێبەجێ کردووە کابراایەک وتی پیان و توم تەسبیح بەکارمەێنە ئەو نیە سڵاوە لە زیکروانە وتم ئەیوت ئاخر دەیەزانی چۆنە بۆ من پێ هەر کەسێ 100 جار لا إله إلا الله وحده لا شريك له له الملك ئەو هی دەبکە ئەوە نەخێریەکە من نازانم چۆن بیژمێرم لەبەرەوە ناتوانێت بیژمێری وازی لە تەسبیحاتەکەی هێنابوو چونکو بۆی تەسبیح بەکارنێنی ئێمە باشە ئەو ڕۆژە کەیە کە تۆ سیلە ڕەحم جێبەجێەکەی وانە ئەو خۆشیە چییە ئێمەڵی لە جەژنابی خۆشی دەرببڕیت خۆشی دەربڕین لای من و تۆ باوەش بە یەکاکردنە گەڕانە بۆ دراوسێ و ماڵ و ئەمانە دڵخۆشکردنی مناڵەکەیە جەژنانەیەکێ دەیتێ هەر کەسێ لەما ئەو جاران ئەوە هەبووە هەر کەسێ لە ماڵی خۆی چێشتی چی لێ ناوە بردوێتی و لەوێ کردوانە جاریوا بۆ منجەڵێکی گەورە هەمووی چێشتی مژەورەکە خۆ چێشتی مژەور هەر لەوە هاتووە کە هەمویان تێکەڵ کردووە دوای تەوزیعیان کردو ئەوی ماوەتەوە دایانە بەکێ دایانە بە مژەوری مزگەوتەکە ئەوە بریتی بوو لە چێشتی مژەور ئێستا من بینیم لە هەندێک منتیقەی بتوێن و پشدەرە شتێکی ترەکەن لە لادەکانە کاتێککە قوربانیەکەن لە ڕۆژی جەژنا هەمووی بە یەک و حیوانەکە چەند کەزینەکە لەوێ هەمووی ئەکەن بە یەک پێکەوە تەوزیعەکەن بەسەر هەموو خەڵکەکە ئەوان وا ینی ئەوە ئەزان عەدالەتەکە لەوایە ئایا پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ نمونە ئەمەی کردووە نەخێر بەڵام ئایا ئەمرێکی ئەسڵ لە عورفە شەرعیەتە شەرعی بوونە
مخالفەکەی هەرچی مخالفی ینی نەهیەک نەبێت لەسەرکردنی لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جێبەجێ کراوە ئێمە لە پێشەوە باسی کۆمەڵ عرفمان کرد کە وەختی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەر هاتووە تەئکیدی کردووە لەسەری بەڵام کۆمەڵ عرف هەیە نەهی لێ کردووە شتێک نەهاتووە شتێک نەماوە لە مەجالی عەقیدە و عیبادەتە ضرور بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهی لێ بکا و نەهی لێ نەکردوێ کەواتە سەرجەم ئەو شتانی کە باوباپیری ئێمە کردویان و تا ئێستش بەشێکیان بەردەوامە هەر لە هاتوچەی خزم و خوێش هاتوچەی دراوسێ ئاشکردنەوەی ئەوانەی دڵیان لە یەک عاجزە جەژنەنەندان بە مناڵ جلگۆڕین و پێکەنین و خۆشی دەربڕین وازهێنان لە کۆمەڵێ شتی تر کە باسییان نەکەن ئێستا سەرجەم ئەوانە بەشێکن لە شریعەت بەڵام هەر بەبرانبەر بە ئەمەش عەفو ئێماڵین دەی باش کاکە ئەوەی کە حرامە بەلای ئێمە و بریتە لە چی نۆجەژنانە واتە تازەکردنەوەی پرسە و تازیە چون بۆ سەر قەبران لەو ڕۆژا بوو مناسبە دووبارە خەفەت و ناڕەحەتیە دەیبەهین بە کورتی ئەو شتانەی کەماتەم و خەفەتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئەسڵ نەهی لێ کردووە عرفی ئێمە ئەگەر وا بێت زینوکەینەوە شتێکی ناشەرعیمان کردووە بەڵام هەرچی خۆشیەک مادەم حدودی شەرعی نابەزێنێ عرفی ئێمە هاتووە جەژن بە کورتی جەژنەکانی چیک لێ کردووە کاکە ڕیاز کورداندونی ڕەن بێ ئێستا بڕۆیتە عەرەبستانی سعودی بە جۆرێکی تر جەژن بکەنەوە ڕەن بێ بڕۆیتە ئوردون جۆرێکی تر جەژن بکەیتەوە لە ڕابردووە جەناب داماژەت بەوە کرد لە شارەکانە ئەم شتانەی کە پێی وتێ شاری یاری و لە لادەکانە مەیدانی ئەسب سواری و پێشبڕکێ و ئەوە هەبووە لە کۆنە کورد چۆن جەژنی کردووە لە لادەکانە چۆن جەژن کراوە لە شارە چۆن کراوە ژن چۆن جەژنی ئیستیعاب کردووە یا بەکاریە ناوە پیا و چۆن بەکاری ناوە گەنج و کەجیان بۆ نمونە مناڵ چۆن سەیری جەژنیان کردووە جەژن لای ئەم چین و توێژە جیاوازانەی شار و لادێ ژن و پیا و گەنج و پیر بەکار هاتووە یان بۆونە لە جەژنیان ڕوانی ماوەیەکی زۆر پێشی جەژن جارێ پیا و خەریکی ئامادەباشی بۆ جەژن ئامادەباشی چونکە کاتە بازار ئاوا نەبوو یەکسەر بڕۆیت و شتەکان بێنیت و ئێوارەی جەژن شتەکان بکڕیت نەخێر چووە هەرچۆنێ بێ مەسەر کیلۆیە 2 کیلۆ برنجی ئامادە کردووە وڵاتی کوردەواری عادەتەن یان فاسۆلیا بووە یان قەیسی پێشتریش نۆک و هەڵۆژەوە تێکەڵ کراوە لە هەندێک شوێنە ئەمانەی ئامادە کردووە کەلوپەل ئەوەی پێوتێ تەدارەک وانە تەدارەکی جەژنی هەمووی حازر کردووە حیوانێکیشی دێناوە عادەتەن لە وڵاتی ئێمە حیوانێکی تر بە پێی هینەکە سەر بڕاوە ئەمانەی هەموو تەرتیباتێکی باشی کردووە پێشی جەژن ژنیش هاتووە چی کردووە ئیتر دەستی کردووە بە ڕازاندنەوە و پاکردنەوەی ماڵ جارێ بوو 1 هەفتە لەوە پێش ئەم ژنە خەریک بووە تەرتیباتی ماڵکە بەتابەتی ئەمە باسی شارەکەین باسی لادیەکان ناکەین هاتووە هەر لە ناو ماڵ شۆردنەوە تاوەکو شوشە سڕین و تاوەکو تەرتیبکردنی جێگەوبان و هەتا جلی مناڵەکان حازرکەوانە بیریشمان نەچیە ئەم پیاوەبارکی سەرشانی خۆی زانیوە بۆ هەموو جەژنێ جلی تازە بۆ خۆی و ماڵ و مناڵی بکات کاتی کە جەژن هاتووە ئێوارەی جەژنیان بەیانی زووی جەژن خەڵکی ئێمە جارێ بۆ هەر نەخەوتووە ژن خەریکی دووشت بووە مناڵ شۆردن و چێژ دروستکردن ها پیاویش خەریکی تەرتیبات و هاوکاری ژن و مناڵوانە تا درەنگانێک دوایی کە کەس هیچی نەکردووە هەتاوەکو چوون بۆ نوێژ لێ نوێژی جەژن کراوە و تاردراوە لە دوای ئەوە عەرزم کردی کراوە بە خۆشی دەربڕین و ئەوانە بە باوەشکردن بە یەکا بە سەڵاواتدان لە هەندێک شوێنە کە دەروێش و سۆفیوانی تیا بۆ دەف و زیکر و ئەوانە گەرم کراوە هەر لەوێ هاتوون چێشت حتا لە شاریشە لە هەندێک لە شارەکانشە ئەوە هەبووە چێشتی ماڵەکانیان هێناوە لەوێ چێشت خوراوە ئەویشی ماوەتەوە وەکو باسمان کرد بۆ هین ماوەتەوە بۆ جێورەکە ماوەتەوە کە هاتوونەتەوە عادەتەن پیا و هاتووە پیرۆزبایی لە یەکەیەکی مناڵەکان ناوچاو یەکەیەکی مناڵەکانی کردووە هەبووە لەگەڵ خێزانیشیا گردن ئازایی کردووە اینجاوەکو ڕێ نەکەوتووە جەژنانە نەدرێ ئیتر ئەگەر لە فلسیەکەوە بوو بێت یا لە عانەوە بوو بێت پێشی فلسۆمانە ئللا دڵی مناڵەکەی خۆش کردووە اینجاوەکو لە ماڵیشەوە ڕەن بێ دوایی هاتوون شتی تریان حازر کردووە بۆ میوان هەر لە چکلێت و شەربەت و پێشی چکلێت و شەربەت تەنها پلەیەکەکانی خێزان نەبوو خاڵ دراوسێ ماڵە باوە ئەسڵەن جاریوە بوو ئەوانەی تۆزێ دەوڵەمەند بوون ئەوانە بە مناڵی گەڕێکیان هەموو داوە ئەوانەی کە تۆزێ دەستیان باش بووە نەیزانیوە کێ نییە هاتووە تورەکەیەکی هەبوو ئەو نیجاران تورەکەی هین هەبووە پڕی کردووە لە وردە
لە 10 فلسی و 25 فلسی و 50 فلسیوانە بە پێی هینەکە هاتووە ئیتر بەڕێگە ڕۆشتووە ئەو خەڵکە زۆر ئاسایی جا مناڵیش هین بووە وانە مناڵی فزول و مەسەلە تەماح بازوانەیە سەیری مام حاجیان کردوانە هەموو ساڵە جەژنانەوەداتێ خاڵۆ فڵانکەس یاخوا بێ بۆ ماڵمان مامە فڵانکەس یاڕەوی زوو بێ چونکو کۆمەڵە کەسی ئەو وەختیش هەر خەڵکی سەخی و دەستکراوانە هەبوون کە هاتووە ئیتر هەم بۆ ئەو ماڵی کە بۆی چووە یەکەیەکی مناڵەکانی ئەوە بەتابەتی خەڵکە نزیکەکە خاڵ و مام و ئەو کەسانە ئەوەیشی لە گەڕەکا بووە یان لە لادێکا بووە ئەو تورەکەی بەدەستەوە بووە گەیشتۆتە هەر مناڵێ عرضم کردی لە 10 فلسی و 5 فلسی و لەو زەمانەوە تا ئەم دوایە 25 فلسی و 50 فلسیان داوە بە مناڵەکان حاڵەتی بۆ یەکە گەیشتون بە یەکسەر بێ ئەوەی بیناسیە ئەوە تاوان باسی لادێ ناکەم چونکە لادێ هەموو یەکەناسێ لە گەڕەکە چۆ بۆ گەڕێکێکی تر بە بێ ئەوەی یەک بناسن سەلامیان کردووە لە یەک و پیرۆزبایان لێ کردووە الحەمدولله تا ئێستاش لە هەندێک شوێنە ئەمینە بەردەوامە ینی ئەم عورفە بەردەوامە ئەمە بریتە لە خۆشی دەربڕین خۆ ئەگەر جەژن پیرۆزبایی لێ بکەیتەوە جەژنانەی لێ بکەیتەوە چێشت و گۆشتی خۆشی لێ بکەیتەوە جلی تازەی لێ بکەیتەوە یعنی چۆن جەژن لەکاتێکامە عورفەکانیشن ئەمان عرفن بەڵام هیچی مخالیفی شەرع نیە لەکاتێکە ئەگەر بەکردنیشان ئەگونجێ مرۆڤ پاداشتی قیامەتیشی دەستکەوێت بە پێی نێتی تۆ ئێمە باوەڕمان وایە پێغەمبەری خوا فەرمێ زەردەخەنەکە جەژنا زۆرە تەوقەکردن بۆ نمونە فەرمێ بۆنی خۆش سونەتە کۆمەڵێک شدن تۆ توانین لە جەژنا بەکاریان بێنی و کاکە ڕیاض ئێمە ئەبێت سەیری عیبادەت بە فراوانەکەی بکەین هەر شتێک گوناح نەبوو تۆ نیەتی باش بوو تۆ ئێستا من وەکو قەناعەتی خۆم وایە تۆ دانیشتین عیبادەتەکەی هەر شتێک باشە بەخۆیانە بەزێنرێ نابێ بڵێ پێغەمبەری خوا بەرنامەی ئاوادانەوە ینی تۆ ئەگەر بێت و بتەوێت بۆ هەر مەوزوعێک بێت و بۆ هەر مەوزوعێک دەقێک بدۆزیتەوە ئەو وەختە بێ قورئان ینی کتێبێکی بێ کۆتایی بێت بەڵام ئێمە بۆ هەموو کارێک کۆمەڵە بنەمامان داناوە ئەگەر کابرای شارەزوری قسێکی باشی کرد وتی ئەمە گشتی ێژێ خاسە بکە و خراوە مەکە قسێکی باشە هەر خاسەیە بوو ئەوە شەریعەتە هەر خراوەیەکیش بوو ئەو ناشەرعیە بۆ ئێمە ینی ئەم شتانە ئیلا ئەگەر بگەڕین بە دوای دەخا دڵنیا بە هەمووی بنەمایەکی شەرعی هەیە بۆ نمونە خەڵگاشکردنەوە ئەو ئیسلاح بین الناس خوای گەورە باسیەکات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چەند حەدیثی هەیە لەسەر چاکردنی بینی خەڵکی ئەو پێکەنین و زەردەخەنە بەدەم یەکەوە حەدیثی صحیحی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جلوبەرگی تازە عرضم کردی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی جلی تازەی لەبەر کردووە دڵخۆشکردنی ئەو مناڵانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەدیی داوە بە مناڵ جاران ئەگەر خوڕماش هەبوو بێ ئێستا چکلێتەکەیان سیلەی ڕەحم یعنی بە کورتی کاک ڕیاض سەرجەم ئەوانەی ئێستا لە کوردەواریەکان بنەمایەکی بە من ماوەیەکی باشە دراسی ئەم دابوونەریتی جەژنەکەم دوای وردبوونەوە لە سەرجەم کۆنەکان مەسەلە کتێبەکەی عومەر عەزیز ئیبراهیم خوێندوێتەوە کتێبەکەی کوردەواریەکەی عەلادین سەجادیم خوێندوێتەوە مانی کتێبەکەی پاکیزەم خوێندوێتەوە کتێب ینی ڕەنگ بێ 20 کتێبم لەسەر جەژن خوێندوێت لەناو کوردەواریە لەگەڵ دەقە شەرعیەکانە بەرامبەر یەکەم باوەڕ بکە یعنی مخالفەی شەرعی ئەگەر بڵم تیانە مخالفەیش تەرە عکسەوە هەر هەمووی حەدیثێک ئاەتێکی لەسرە بەڵام دووبارەیەکەمەوە ئەم ناڵە بە پێی ئەم ئاەتە من تەوخۆ لەگەڵاکەم شتی عرف بریتە لە چاولێکەری عرف بریتە لە چاولێکەری عرف وەکو من پێشتر سینێکمان باس کرد ئەم نەوە جێ هێڵە بۆ نەوەکەی تر ئەم نەوەی دا بۆ نەوەکەی تر بەم شێوەیە دەست بەدەست هاتووە هەستەکرێ خەڵکێکی زۆر بەبێ جیاوازی هەموو خەڵک لەو ڕۆژە دوکانەکانی داخە خەڵکێک ناڵێ من ئەچم دوکانی چەرەساتەکەم بێ قوماشەکەم بێ لەبەرەی کە من باوەڕم بەم بنەمایان دروشمە ئیسلامیە نییە ئیتر بێت ئەچم دوکانەکەمەکەمەوە یان بۆ منە دایرەیە بڵێ ئێمە لەبەرەوەی کە لە شوێنێکانی باوەڕمان بەم بنەما دینی و دروشمە دینێنێ لەو ڕۆژە خەڵک ئەتوانین بڵێن ئیجماع و یەکدەنگێکی زۆری هەیە ئەمە بۆچی و دوایی لەوەشەوە پرسم کە لە ئێستادا هەست دەکرێ بۆ نیەوەکرێ کە جەژن بێبەها ئەکرێ ینی هەوڵە درێ جەژن کاڵ بکرێتەوە ئەو مەفهوم و ئامادەیە ڕوحی و کۆمەڵایەتی و ئاینی کە جاران هەیە بۆ وردەوە دەنەمێنێتەوە ئەم هۆکارەکەی بۆ چێگەڕێت دوو پرسیار بوو ئەوی جەنابەت یەکەم ئەو خەڵکە کە بە شێوەیەکی سروشتی
پابندە بە دوکان داخستن و وازێنان لە ئیش و کاروانە ئەوە یعنی پابندە بەو دابوونەریتەوە کە 1000 و ئەوەنە ساڵە لە وڵاتی ئێمە ڕیشەدا ئاکوتێ باشە بە قوربان پێویستی بەوە نییە بەیانی منعتە جەول بێ پێویستی بەوە نییە بانگواز بکرێت کاکە بەیانی جەژنە کەس دوکان نکاتەوە کەس نەچێ بۆ هینەوانە ئەمە عادەت و تەقالیدێکە پێشتریش عەرزم کردی هەر بیر و باوەڕێ بوو بە عادەت و تەقالید ئەو بیر و باوەڕە نیشانەی ئەوەیە زۆر کاریگەرە لە وڵاتی ئێمە بیر و باوەڕی ئیسلامی بووە بە عادەت و تەقالید کە بووە بە عادەتانی بووە بە دابوونەریت بەتابەتی ئەم مەراسیمانە کە ئەم مەراسیمانە بۆ بە دابوونەریت نیشانەی ئەوەی ڕیشەیەکی زۆر داکوتراوی هەیە ئەو ڕیشەدا 1400 ساڵە تو حسێب کە هەر ساڵە تۆزێ چوو بێتە خوار ئێستا هەموو خەڵقی گرتووەتەوە ئەوە سەبەبی پرسیاری یەکەم کە جەنابەت باس کرد دووهەم من وازانم سێهۆ هەیە بۆ کاڵبوونەوەی جەژن سێهۆ هەیە یەکەمیان ئەم تەکنۆلۆژیان نەکبەتە ئەو تەسیری زۆری هەیە لەسەر ژیان هەمووی وانە کابرایانی ڕۆژی جەژنە بینێ تەلەڤیزیۆنە ئینتەرنێتە بە هەموو هینەکانی وە سیرەکە ئەمانە یعنی سەرقاڵێکی زۆری بۆ دروست کردووە کاکە دووهەم سەیری وڵاتانەکە سەیری چیەکە بە کوردی تەکنۆلۆژیا وەکو چۆن کۆمەڵشتی باشی هەیە بەڵام بەشێ لە خراپەکانی ئەوەیە خەریکە کاریگەری لەسەر هەموو دابوو نەریتوینەکان کۆمەڵایەتەکانی لەق کردووە هەموو پەیوەندی کۆمەڵەتەکانی ئەمە هۆیەکە هۆی دووهەمی بەڕاستی ماوەیەکی زۆرە کاک ڕاز ئیش ئەکرێ ینی دەیان ساڵە ئەگەر بڵێم زیاتریشە ئیش ئەکرێ لەسەر ئەوەی ئەم دوو جەژنە مادەم سیمایەکی ئاینیان هەیە کاڵ بکرێتەوە لەناو کۆمەڵگەی کوردیە ینی بەداخەوە کۆمەڵی خەڵک بە ناوی ڕۆشنبیریەوە بە ناوی ینی کەسایەتی و ئەمانە وەها تێگەیشت بوون باشترین شت بۆ ئەوەی ئەم کوردە نەجاتی ببی ئەوەیە بێ دینی لە دوورخەیتەوە ئەبێ دینی لە دوورخەیتەوە چۆن دینی لە دوورەخەیتەوە هەموو شتەکانی بگۆڕی بە دابوونەریتەکانیشەوە هەوڵی زۆر درا بۆ مەوزوعی جەژنی تر دروست بکرێت ئەزانی باشە جەژنی نەورۆز جەژنی تۆیە بەڵام دیکاکەنە ئەزانی چەندێ زەحمەت خەڵک زەحمەتی کێشا خەڵک ماندوو بوو ئەعلام چی کرد بۆ جەژنی نەورۆز مەسەل بکرێ بە دیلی جەژنی قوربان و ڕەمەزان هەندێک ئێستایش بە ئێستاشەوە بیرلەوەکەنەوە جەژنی پیر شالیار و جەژنی نازانم پیرکی و جەژنی کێوانە هەندێک ینی بە کورتی کۆمەڵێ خەڵک کە بە ئەسڵ ئەوێت کاریگەرە دینیەکان کاڵ کاتەوە ئەم خەڵکە بەڵەکە من بەڵام خەڵکی نوخبەن خەڵکی بژاردن خەڵکێکن کاریگەریان هەیە لەسەر کۆمەڵگە ئەمانە دی جەژن چیاڵێ بە شتێکە ئێمە داعرە بۆ بۆمان ماوەتەوە من جەژنی خۆم هەیە نازانم چی ئەبینی بابە نۆئێلی بۆ دروستەکە و نازانم چی و ئالەم هینانەکە اینجا ئەوێ بڵێ جەژنمان زۆرە جەژنی دایک و جەژنی باوک و جەژنی ئەها ڤالانتاین و ئەوەنە جەژن بۆ ئەهێنێتەوە لە کاتێکە کاگ ڕاز ئەمە حەقیقەتە کە خۆرئاوا و خەڵکی بێدین چەندێک پێشکەوت بن ینی خۆیشیان ئەڵێن فەراغێکی ڕۆحی گەورە دروست بووە ناتوانێت ئەو فەراغە ڕۆحیە بۆ ئێمە دۆستانی خۆت خزمانی خۆت ئەگونجە لە 6 مانگ 7 مانگ بەهۆی ئەم قەرەباڵخیام مەشغوڵ بوونەی کە جەنابەت بە تەکنۆلۆژیا و بە ژیانکردنەوە خەڵکی ئەگونجە 5 مانگ و 6 مانگ برایەکی خۆی مامێکی خۆی خاڵێکی خۆی نەبینێوە جەژن سەر لە نوێ مرۆڤەکان کۆکات فەراغە ڕۆحیەمان ئەم جەژنە بەشێک ئەو تەکنۆلۆژیا کە هاتووە بەشێک تەحەداکردنی تەکنۆلۆژیایە بەشێکیشی بریتە لە ئەو ڕیشەیە کە خۆی هەیەتی یەک کۆمەڵێ عیلاجمان بۆ دروستەکات کاکە ئەو فەراغە ڕۆحی من و تۆ هەمانە ئەو فەراغە کۆمەڵایەتی کە من و تۆ هەمانە ئەو تەواسولەی کە کاڵ بووەتەوە ئەو هامەشۆ کە نەماوە ئەو هەواڵپرسینە ئەو هەموو شتە کۆمەڵایەتی جوانانەی کە لە وڵاتی ئێمە جگە لە بەها ڕۆحیەکە ینی بەها ڕۆحیەکە و کۆمەڵایەتەکە هەردووکی ڕاستی جەژن باشترین هەنگاوە بۆ تازەکردنەوەی لە کاتێکا کە ئەو جەژنانەی تر کە خەڵکی هەوڵیاندا بیکەنە بەدیل نەبوو چی بکە ینی جەژنی دایک وەختی ئیزانێت تێپەڕیوە ها جەژنی نازانم چی ینی ئەو هەموو وەزعوانە ئەوە خاڵی یەکەم حتا جەژنی نەورۆز ئەو هەموو شتەی بۆ ناکرێ لە کاتێکا بینی خەڵک پیرۆزبایی لێ بەڵێ خەڵک خۆشی دەرەبڕێت و ئەوانە ئەو ئیعلامەوە کات بەڵام هێشتا پیرۆزبایی و هێشتا هاتوچۆ ئەو شتانێتیان نییە
ئەوە سەبەبێک بوو واتەمە سەبەبی دووهەم بوو هۆی کاڵبوونەوەی جەژن سەبەبی سێهەمیشەیە بەڕاستی کاک ڕاز ئێمە ئاگامان لە خۆمان نییە ئەوانەی بە حساب پابەندی زیاتریان بە ئیسلامەوە هەیە بە حساب خۆیان زۆرتر بە موسڵمان ئەزانن زۆرتر خۆیان بەوە ئەزانن کە ملتەزیمن بە شعائری دینیەوەوانەوە ئەڵێن کەی پیاغەمبەری خوا صلی الله علیه و ئاوای کردو ئاوای کردووە کاکە هەر ئەڵێ خوا لە ئێمە قبوڵی کە لێوەش قبوڵی کەوتەوە ها ئەو ئەڵێ فلان شت نەکرا من بۆ بیکەم بە کورتیەن مەعمەعەیە دروستەکەن هەتا ئەو ڕوحیەتە جوانە عیرفانی کە لە دینەکەیاندا ماڵیوە یانەوێت لە جەژنەکەشی شت کە بوو بە مناقەشەکردن و مجادلەکردن لە بینی من و توە ئەسڵەن ڕوحیەتەکەی تیا نامێنی ڕاستە ئەسڵەن ئەگەر من و تۆ دانیشین لە ڕۆژی جەژنە بدا دانیشین کاک ڕێبزان ئەم جەژنە لە کێوە هاتووە و چۆن هاتووە و کی ئەڵێ وایە و تۆ بەرامبەری من و من بەرامبەری تۆ جارێ جەژنەکەمان هەر لە بیرەچی هەتا مامۆستا ئێمە بەوا ئەزانین کە جەژن گرنگی و ماهیەت و ئامادەی خۆی لە دەستنادا لە مکەبەرەی مزگەوتەکانەوە لە مناری مزگەوتەکانە بەیانیانێکی زوو کە دەنگێکی تێکەڵ حەوت هەشت کەس لەگەڵ مامۆسایکی ینی ئەڵڵاهو ئەکبەرەکەن ینی سەدا و ئاوازێکی کوردەواریانش حتا من ئەڵێم کورد ئەم ئەڵڵاهو ئەکبەر ئەڵڵاهو ئەکبەرەشی کورداندووە ینی بە جۆرێ لە جۆکان کۆی کە مەلا شوکر ئەڵێ بە دایکم وت کە تۆ چووی بۆ حەج عەرەبەکان بە کوردی نوێژیانە کریا بە عەربی ئەڵێوتی بۆ کوڕم ئەوانی ژیانی وای زانی وەم ئەلحەمدولیلا ڕەب العالەمینە کوردیە ینی ئەوەندە تێکەڵ بووە لەگەڵ ئیسلامەکە ئێستش ئەڵڵاهو ئەکبەری مەلا بەنگدانی جەژن ئەوەی کە پێی دەگوترێ ئەڵڵاهو ئەکبەری بەیانیانی جەژن ئەوەندەی کە بۆن و بەرامە و سەدا و ئاوازێکی کوردەواریانەیە کەواتە ئەم ئەڵڵاهو ئەکبەرە بەردەوام ئامادەی جەژن و ڕۆڵی جەژن لە کۆمەڵگەی ئێمە دەکاتەوە ئیسلام هاتووە جەژنی گۆڕانکاری تیا کردو بەم شێوەیە کردوتە بە شاعیرێکی دینی ئێمەش کوردیش هاتوین شاعیرە دینیەکەمان وەرگتووە ئیستیعابمان کردووە بەو ینی جلوبەرگە کوردی کە هەمانە جلوبەرگێکی کوردیمان ئاڵاندووە بە جەژنە لە گردن ئازایەکەوە لە سەڵاواتدانەکەوە لە ڕۆیشتن بۆ لای یەکترەوە هەر لە درۆ پیرۆزباییکردن هەر شێوەی ئەوەی جەنابتەڵی شێوەی قسەکردنمان شێوەی سەڵاکردنەکە شێوەی خۆشی دەربڕینەکەمان هەمووی کورداندووە حەقی خۆشمانەوە بین ڕاست هەر ئەبێ وابین دین وەختیە کاک ڕاز بۆ هەموو خەڵکەشێ کە بگونجێ لەگەڵ عرفی ئەو خەڵکە عرفی ئێمەش عرضم کردی سەرجەم عرفەکەمان لە دین وەرگرتووە باسی عرفی جەژنەکەم بەڵام باوباپیری ئێمە بەڕاستی لە ئێمە وریاتر بوون لە مەوزوعانە لە ئێمە جوانتر لە دین تێگەیشت بوون بۆیە هاتوون کاڵایەکی کوردەواریان ئاڵاندۆ بە چیە بەم شیعارە دینیە دین و کوردەواری تێکەڵ یەک بوون بۆ بە جەژنێکی جوانی ڕێکوپێک جەژنی قوربان ئەزانی هەر ناوەکەی چەند خۆشە جەژنی عەرەبەڵە چی ئەڵێ عید الفیتر وانە خۆناڵێ عید ڕەمەضان لە چی بەس ئێمە خۆ ئەوان نەکردووە ئێمە جەژنی ڕەمەزان وایە وەنی مەولوی گلەیەکە لە شەوالای ڕەمەزانی ئەو وەفاش پێی غەیرەوەی کە وانە لەی شەوالمان بۆ گوازێتەوە لە ڕەمەزانی کردووە ئەویشمان کردو بە هینی خۆمان ینی کەلیمەیەکی کوردیمان بۆ دۆزیوەتەوە ها جەژن لە عید و هاتۆ عید بە معنای گەڕانە ئێمە نهاتوین خۆ ئەگەر عەرەبیەکەمان کردایە بە کوردی ئەوە ناومان نوێبوونەوە یان گەڕانەوە یان وانە خۆ عید ینی گەڕانەوە ئەم جەژنە ژەر وشەیەکە گونێ لە چەشتن و لەوە چی هەر لە چەژەوە هاتووە چەژەوە هات زاهری مەبەستمەوە ناوەکەی شێوەکەی ها ڕێوڕەسمەکەی لێبوونەوە لێی هەر هەموو شتێکی کوردەواریە واتە هەر قەزیە دینیەکەیە بەڵام بە شێوەیەکی کورداری بۆیە یەک قسە ماوە بیڵم ئەوەیە ئەم مەراسیمانە بوون بە دابوونەریت هەر مەراسیمێکیش بوو بە دابوونەریت ئەوانەی کە دژایەتیەکەن هەوڵی کاڵبوونەوەیە دەن ئەگەر لە قۆناغێکی شاد تۆزە تەسیرە نەبێ دڵنیا بە ئەو دابوونەریتە بەڵێ جەنابی مامۆستا تۆفیقکەری من پێم خۆش و بۆیە جەنابی شتمەڵبژا لەبەری کە جەنابتان خاوەنی زنجیرەیە کتێبی بە پێزن کاریگەری ئیسلام لەسەر کەلتوری کورد ئەفسانەیە مەتەڵە و بەردەوامیشنەوە پێشم وایە ئێستا هەر سەرقاڵی ئامادەکردنی بەرگی چوارەمین بە تایبەت
کە قسەشمان کرد پێشتر ئاماژت بەوە کرد کە ئێستا لە بابەتی نووسینی جەژنەکە لێ بوویتەوە و بە ئومێدی سەرکەوتن بۆ بەڕێستان و جەژنیش دووبارە لێەوە سپاس دەکەم وڵا قەدەروا بوو ئەو دقەی تۆ تەلەفۆن بۆ منەکرد من خەریکی بە ینی کۆتایی مهێنە بەواتی جەژن لە کوردەواریە چۆن و لە ئیسلامە چۆنە من زۆر سپاس دەکەم و بە هیوای سەرکەوتن بۆ بەڕێستان دووبارە جەژنیشت پیرۆزەوە جەنابیشت پیرۆز بێ لە سەرجەمە و بینەرانی عەزیز و خۆشەویست دووبارە جەژن لێ بە عەزیز و خۆشەویستیش پیرۆز بێ ئەخوازم کە شتێکی جوانمان لەبارەی کاریگەری ئیسلام لەسەر کەلتوری کورد و جەژنیش بە نمونە باس کردبێ کەوا جەژن بەو مەفهومە ئیسلامیە و تێکەڵکردنی بە عورف و عاداتی کوردەواری ڕەگ و ڕیشەیەکی قۆڵی هەیە لە نێو کۆمەڵگەی کوردەواریە و باو باپیرانی ئێمە دەست بە دەست دێنابیانەوە بۆ ئومێدیەوەی ئەم ڕوحیەتە جوانە ئەم عەشق و ئەوینە ئەم نوێبوونەوەیە بەردەوام بێ لە نێو کۆمەڵگەی ئێمەیە وەکو مەولەوی دەفەرمێ هەر کەس تەوەلود دووبارەش نییان لابد سەعادەت سەتارەش نییان بەڵکو بە ئومێدیەوەی کە جەژن بکەینە خاڵی نوێبوونەوە و لەدایک بوونەوە و خۆ ئارایشدانەوە بە بەها جوانەکان و بەها ڕوحیەکان تا بە گەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خوازان لەگەڵ